نەبوونی بەشی فریاکەوتنی پێویست و نەبوونی پزیشکی تایبەت بەو کەسانەی کە دووچاری بەرکەوتنی توند و ڕووداوی هاتوچۆ دەبن لە قەزای شەقڵاوە و ناحیەکانی دەوروبەری بۆتە کێشە بۆ هاوڵاتیان. ئەمە جگەلەوەی هاتنی ژمارێکی زۆری ئاوارە بۆ ناوچەکە فشاری زیاتری خستۆتە سەر نەخۆشخانەکان بە شێوەیەک ژمارە ئەو کەسانەی کە لە ڕۆژێکدا سەردانی نەخۆشخانەی گشتی شەقڵاوە دەکەن زیاتر لە 2000 کەس دەبێت. بەڵێ حەزەکەین نەخۆشخانەیەکی فریاکەوتنی گەورە بکرێتەوە لەبەرەوەی ڕووداوی هاتچۆ گەلێک زۆرە لە نێوان هەری شەقڵاوە زۆربەی ڕووداوەکانش زیانی گیانی لێکەوێتەوە هەتا نەخۆشەکان نەگوازرێنەوە بە هەولێر بەداخەوە گیان لەدەستدەن. بەڕێوەبەری نەخۆشخانەی ناحیەی هەریریش داوا دەکات هاوشێوەی نەخۆشخانەکانی پیرمام و شەقڵاوە نەخۆشخانەکەیان بخرێتە سەر بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر بۆ ئەوەی کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت کە خۆی لە نەبوونی پسپۆری تایبەت و بچووکی هۆڵی نەشتەرگەری و کەمی دەرمان و نەبوونی کەرەستەی سەردەمیانە و پێویستدا دەبینێتەوە. دەشڵێت کێشەی سەرەکی ئەوان ئەوەیە ڕۆژانە ژمارێکی زۆری نەخۆش کە تووشی ڕووداوی هاتوچۆ بوون سەردانیان دەکەن. بەداخەوە ڕووداوێکی زۆری هاتچۆ ڕوودەکاتە نەخۆشخانەکانمان بە تایبەتی بەشی فریاکەوتن بەداخەوە بەشەکانی فریاکەوتنمان بەو شێوەیە تۆکمە و تون نین بۆیە ئێمە پێشنیار دەکەین یەکەم یاخود بەکردنەوەی نەخۆشخانەیەکی فریاکەوتن بە شێوەیەک شوێنەکەی گونجاو بێت لە هەموو ئەم شارۆچکایانەوە نزیک بێت بە پێشەوەکردنی هاوڵاتیان بە ئاسانترین شێوە یاخود ئەگەر ئەمەش نەکرێت بەڕاستی بەشەکانی فریاکەوتن زیاتر تۆکمەتر بکرێن لە ڕووی دابینکردنی پزیشکی فریاکەوتنی زیاتر یاخود دابینکردنی ئامێری پزیشکی پێشکەوتوو بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە یانی نەخۆشەکان لە مەدەن ڕزگار بکەین. ئەندامێکی لێژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان باس لەوە دەکات کە لە هەرێمی کوردستان تەنها یەک پسپۆری تایبەتیان لە بواری نەخۆشیەکانی جوملەت العەسەبیەدا هەیە و ئەوەش جگە لە پارێزگاکان کێشەی بۆ قەزا و ناحیەکانیش دروست کردووە. بەڵام لەگەڵ ئەوەدا سکاڵایەکی زۆرمان بەدەستگەیشتووە کە ئەم شوێنانە هەم پسپۆری تەواڕیان نییە کەەوە هەر بەعام لە کوردستاندا کێشەمان هەیە وابزانام تەنیا یەک پسپۆرمان هەیە کە لە شاری هەولێرە و هەروەها کارمەندی زیاتر و پێداویستی زیاتر بەپێی ئەو حارسانەی کە ڕوو دەکەن دابین نەکراوە بۆ ئەم منتیقەیە. ئێمە وەکو لیژنەی تەندروستی پەرلەمان بەڵێنیان پێ دەدەین کە هەوڵی تەواوەتی دەدەین بۆ کەمکردنەوەی ئەم کێشانێکی ئێستا لە تەواڕیەکاندا هەیە چونکە ئەوان ئەوەی ئێمە ئاگادارین بوون بە مەرکەزێک زیاتر بۆی ئیحالەکردنی نەخۆش بۆ هەولێر کە ئەم هەلەر لە ڕێی تێچوونەوە و هەم لە ڕێی سەحەتەوە کە ئەمە کێشەی زۆری بەدوایەوە و بۆهۆی ئەوەی قەزای شەقڵاوە بەشێک لە ناحیەکانی دەوروبەری ناوچەیەکی گەشتیارین و کەوتونەتە سەر ڕێگای سەرەکی هەمڵتۆن ساڵانە ڕووداوێکی زۆری هاتوچۆتیایدا ڕوودەدات و بریندارەکان ڕەوانەی بەشی فریاکەوتنی هەولێر دەکرێن کە بەهۆی دووری ڕێگاکەوە زۆربەیان گیان لەدەست دەدەن. ئەوەش لە کاتێکدایە کە ماوەی 4 ساڵە بەردی بناغەی نەخۆشخانەیەکی 50 قەلەوێرەی لە هەریر و نەخۆشخانەیەکی فریاکەوتن لە شەقڵاوە دانراوە بەڵام تا ئێستا بە تەواو نەکراوی ماونەتەوە. ئەحمەد شاب NRT قەزای شەقڵاوە.